هەڵەکانی ژیانت چۆن ڕاز دەکەیەوە؟ بەخۆی هەموو بەشەرێک کە لەدایک دەبی هەر قۆناغ و بە تەمەنێکی تێدەپەڕێ کە ئەو تەمەنە تێپەڕان مەسەلەن لە 7 ساڵیەوە دەبی نوێژی بکەی ئەوەی بکەی مەسەلەن هەندێک شت هەیە غەڵەتە نابی بیکەی لەسەر تەربیەتە ئەوە ئەگەر لە ژیان دەتەوێت مەسەلەن سەرکەوتوو بی دەبی ئەوە جار داک و بابەکی باش پەروەردە دکا مەسەلەن تووشی درۆکردن هەڵەت پێ دەکا درۆی بکەی هەڵەت پێ دەکا مەسەلەن ئێستا من لێرە دوکاندارم ئێستا دەتانم هەڵەی بکەم ڕۆژانە چەند چ شتێک زیاتر ببەمەوە وەکو پارە باز دەکەی پارە بەری وەکو پارە بەس ئەگەر ڕاست بڕۆی لەوانەیە خی گەورە چەندی دابیانەوە بدەی ئەوە دەبی خۆت چاکەی بەڕاستی یعنی درۆکردن یعنی هەر هەڵە دەکا درۆیەکێکە لە سفاتە ناشرینەکانی ئینسان و هەم هەڵەیەکی گەورە ئەگەر درۆت کرد یعنی تۆ هەڵت کرد کە هەڵت کرد ئەمە هەر بە درۆکردن تێدەگەم سابۆ نمونە ئەو کوڕە لێرە دوکاندارم لێرە لەکرم نیژەکە ئەو کوڕە لێر لەکرم نیژەکە یەکەم سفەت پێم گوتووە ئەو شتا مەسەلەن هەرچ دەخۆی هەرچ دەبە یعنی بەس درۆکردن لەگەرم مەکە هەندی ئەگەر درۆم لەگەر نەکە هەڵەش ناکە ئەمن هەموو شتێک دەگەڕین مەوسەر درۆکردن کە درۆت نەکرد محاڵە و کەس سەرکەوتوو دەبی لە ژیاندا و غەڵەتیش ناکە و پێویست ناکە برین وەڵام غەڵەتم کرد دووبارە بچم تۆبەی بکەمەوە ئەتۆگە درۆت نەکرد بەحیاتی تووشی غەڵەتی ناکەی ئەمن هەموو دەگەڕین مەوسەر درۆکردن یەکەم پەروەردەی داک و بابیش جەنابەت لەگەڵ چی قسەت نییە ئەم بۆ نمونە ئی خۆم باز دەکەم علاقەم لە خەرچکە نییە هەر کەسە و ئەوەی خۆی دەکە مەسەلەن ئێستا من بینم 4 سالان لەگەر جیرانێکم نەبوو 4 سال بینم لەگەر جیرانێکی خۆم نەبوو زەرەرم کرد دەزانین لۆ زەرەرم کرد یەک لای دینیەوە ئەمن سێزانی سوومەوەکردنی بەخوای گەورە پێت وا بوو هەڵەیە بۆیە کوێکنی ئەمن هەڵە بووم ئەو هەڵە بوو میمەوە منیشی خوای جێبەجێ دەکەم کە چوومەوەکنی سێجا دوای بە ئاخری بەخۆی هاتەوەکنە من ئێستا زۆر قازان زمان کرد هەردوو لامان هەم ئەمن مشتری بۆی دەنێرم هەن ئەم مشتری بۆ من دەنێری ڕۆژانە لەوانەیە 20,000 40,000 50,000 بەس لێکدری قازانچکەین ئەمن ئەو دوو نەفەرە یعنی ئەو کەسێک کە جاران 4 ساڵ بینت لەگەری نەبوو ئێستا لە سایوی ڕۆژانە 40,000 نەقازانج دەکەی کەمتر بی زیاتر یعنی کەمتر زیاتر بی کەمتر نییە یعنی بەڕاستی 4 ساریش بینمان نەبوو هەڵەیە ئەوەش هەڵەی ژیان ناکە ئەوەش هەڵەی ژیان ناکە 4 سال لە تەمەنت دەڕوە ئەدی ئەگەر لەو 4 سارەی ئەمە بینمان نبایە هەتای لە 4 سارەکەش ئەدی ئەو هەڵەی ژیان دەکە